بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. وانصاني بريز أم كتاب نازداري لبدا اسمه كتابي الزبدي ابن رسلانة لمذهب إمام الشافعية، هزار بيت باسي فقهي مذهب إمام الشافعية. إما بابت كان من هندي باس كردو لكتاب الطهارين قشتو انت باسي تيمم چییە؟ ئینسان کاتێک ئاوی دەست نەکەوت ئەبێت تەیمومەکە چۆنە؟ دوو لە مەزهبی خۆمانە دوو جار دەست ئەدا بە زەویە، جاری یەکەم دەست ئەدا بە زەویە ئەهێنە بە دەموچاویان نیەتە یانێ خوایە ئەمەوێ مەسەلەن نوێژ بۆ خۆم حەڵالکەم، جاری دووهەم دەست ئەدا بە زەویە تا قۆڵی ئەهێنێ بەو شێوازە، ئەمی تریشیان باشە، ئەمە پێوتێت تەیەموم. ئەم بەکارهێنانی خۆڵە و تۆزە لە بری دەستنوێژە پێوتێکی تەیەموم. تيمم لا أصلا يعني قصد يعني نيت، شو كأم بابتك خوي إنسان أو باك أبته أجن نيتيش نهنة يعني بلان بخول بيسة بأجن نيت نهنة ستو خول بجلك أنت وتبي توزو هذا شيء لا أبي بقى بلان أما الشرع داينا فرميتي أما لبيناوي دزنجة كابو تنها نيت أي كاتا باك كروا باشا يعني جيجروي باك كروا بوي نوما لنا تيمم. أفرمي تيمم المحدث أو من أجنب كسي بدزنج بي يا كسي لشيقران بي كاتي كتيمم أكا يباح في حال وحال وجبا. هنجار حلال بوي تيممك، هنجار واجب لسري تيممك. هنجار حلال طبعا إنسان تيممك بون مونا مثلا لشوينك أو نية باشا لمنهاج باس كراوة چی تشوينك أو نية أويش للسعر خوي باشا قيمتك جورتره بو نمونه دبي أو باي 10,000 لبي ألين ب20,000 ألير حلالة تو تيممكي بلام أكر أو كش بكري درست باشا حلالة تيممكي حلالة أو كبجران بكري أتواني أو كش بجران نكري دبري للسعر خوي تجاوزي كردي بلام هندجار واجبة أو دزناك وكاتي نيجو إيش بكم مجبوري تيممك منال بو يمكنش من فقيه بو الجيران زمان يو نوته كان بو كجيران اما خسر شوينكو نانهج دزنج بكرين ايش هو كاتي نيجي شلون نيجي هربي بالتيمم بك تيمم انا كل نيجي كان مانك ماشي جدوي جي انو تو تربي امانه ناكي ماشي هم طب كتاب ارزاق كرم تيمم ياكدوا الله اكبر دس فيك بنيش كردن ده خير وتقين وتربك كابو الشرع هندجا واجبة لسر أهل يا بتيممك يتشبك ورا بتيممك بويا أفرمئها يباح في حال وحال وجبة هنجار حلالة كتوب شي تيممك هنجار واجبة لسر كأبي شي تيمم كيت شرط كاني تيمم شي كيتو تيمم أكي مرجع كاني شين يكم خوف من استعمال ما يعني ما باشا لو كاتك بترسي أو بكاربين بون مونا نخوشي أز ترسي أو كبكاربين زياتر نخوش كوي ها أو كاتت شيء أكي دروست للرو الشرعي وتيممك شكن نخوشي أما يك أو فقد ماء فاضل عن الظما يا أو اندا أوت بينية كالتونيتي رزقارد ببي وزيادة به طبعا همو إنسانك هندي بيوستي آوي هي توزي آود للايا بس آوكا أما أنا أود لا بوشي بخوارنا بكاريني نكره دسنجي فيها بكري أما أنا بينا وتري أو هند جارتو أو كتنية توزكت هي حسابي وناكي فاضل نية لتو لبشي خوارنا وتونيتي فاضل نية بويا أفرمي أما دو حالات يكم كاتكوا عزرت هي ناتواني أو بكاربين تو تيموم أكي كترست هي كاتكوا أو دزناكوي تو تيموم أكي أما دوله شرط كان سي نابي لخوتو تيممكي أبي بشيت أنا وكاتي نيجك إن جات تيممكي چونك احتمال هي أو دسكي أما يك دوش آية مباركة فرمت شي وإذا قمتم إلى الصلاة فاغسلوا أجر هستان بون نيج إن جابتن دزنيج بقرن علماء أفرمون أم إذا قمتم لحقي تيمم ما ولا حقي دزنيج أنا ما ماشا كابو لكاتي دزنيج إذا قمتم إلى الصلاة أو كاتت وتيممك أكي لهند حالة الدزنيج شما ومثلا كسيكا بيزة شركي هي نابي على حتى وكو بانك نداتو نابي أوبكي
بۆ چونکە إذا قمتم إلى الصلاة فاغسلوا ئەو کاتە واجب ئەبێ لەسەرێک کە تۆ دەستنوێژ بگری و ئەو کاتەش کە تۆ ئاوت دەست ناکەوێ واجب ئەبێ لەسەرت کە چی بکەیت تەیمومەکە جێبەجێ بکەیت. اینجا ئایا بەس کاتەکە چوو ئیتر من ئاوم دەست نەکەوێت یەکسەر تەیمومەکەم نە. وسؤال ظاهر لفاقد الماء ئەو کەسەی ئاوی دەست ناکەوێ ئەبێ پرسیارکە بە ئاشکرا بگەڕێ بە ئاشکرا بۆ ئاو. بۆ نمونە من ئاوم لەلا نییە یەکسەر تێ نابێت تەیموم بکەم ئەرێ هۆ جەماعەتی پێکەوە سەفەرەکەین کورە هۆ جەماعەت کەسێ ئاوی زیای پێ بە ڕەحمەتی خوای لێبێ کەسێ ئاو بزانێ لەم دەور و بەرا هەیە احتیمالە کانیەک لەو لاوە هەبێ ئەشی دەستنوێژێکی لێ ئەگریتەوە. بۆیە بێ سوالێکی ظاهرت کردبێ بۆیە ئەفەرمێ سوالی ظاهر ئاشکرا یان گەڕاوی بە ئاشکرا لێوە گردێکی ئەڕۆم لێوە گردێکی تۆزی ئەچمە سەری سەیرەکەم ئەمرا ئەولا باشە بزانم ئاوێکم دەست ناکەوێ کانیە دارێ شتێک سەوزایەک ئەمە شەرتێتر ئەمە شەرتێتر لە شەرتەکان وتراب طاهر ئەبێ گڵێکی پاکم دەستکەوێ. باشە ئەبێ بگەڕێم گوڵێک هەیە لێرە پڕ لە سەنێری حیوان و ئەم شتانە ئایا ئەکرێ من ناکرێ خۆ تەیمومی پێ بکەم ئەبێ گڵێکی پاک بێ باشە هیچ پیسایەکی تیا نەبێ اینجا ئەتوانم تۆزێکی وەها بێ وەلەو غوبارە ڕەملی ئەگەر هەندێ لم لەوێ دانرا بوو ئاواتەکە لە لمەکە لەگەڵ تۆزا تێکەڵ بوو تۆزی ئەدا قەی ناکە بەوەش تۆ چی بکەی خۆی بە لم ناکرێ ئەبێ ئیلا چی بێ ئەها صعيدا طيبا صعيدا يعني يصعد ئەبێ کە ئاوا دەست لێدا يصعد باشە بەرز بێتەوە تۆزەکە ئەو کاتە ئەگە بەسەر لمێکەوە بوو قەیشێکە دروستە. بەڵام چۆن ئاو ئەگەر مستعمل بێ بەکار بێ بۆ دەستنوێژە بۆ فەرزی دەستنوێژە جاری دووەم ناتوانێت دەستنوێژ پێ بگریت ئەم جوایە ئەڵێ لا مستعملە ملتصقا نابێ ئاوەکە خۆڵەکە مستعمل بێ لکابێ ملتصقا بالعضو ئەو منفصلە یا بە عضوەکەەوە لێک بوو بێتەوە. جا سیرک من ئەچم ئەوە خۆڵمما لە دەموچاوم باشە ئەو قۆڵیش ئەو من تەیموم کرد باش یەکێکتر لە ئێوە دێ بڵێ وەڵا بامیش تەیمومێ بە بکەم بۆ کتێ بەدەستی منە و تەیمومەکە بکە ئەبێ نابێ ئەو مستعملە بەکار هاتووە متصلە بە جەستەی چیەوە بە جەستەی کەسێکی ترەوە ئەمە مستعملێکە لە خۆڵە چکە خۆڵ چۆن ئەبێتە مستعمل دوو ئەو منفصلە یا ئەمە تا بەدەستمەوەیە بە پەڕۆیەکە پیا هێنا دوایی لەوێ دامنا کەسێ بێ لەسەر ئەو پەڕۆی بیکە ناتوانێت منفصلیشە لە من نە ئەوەی لێ خۆی بەر ئەبێتەوە سەبۆن منە کە من ئاوا ئەەکەم لەو چێ بڕێ لە خۆڵەکە هەریەتە خوارەوە ئەوە نا ئەو بە پێناوتێ مستعمل وەکو ئەو نییە ئەوەی کە پێتەوە ئەلچکی ئەو مستعمل ئیتر سەواون بە خۆتەوە بێ یان دوایی لێت کردووە بە شتێکەوە بێ هەر پێوتێ چی پێوتێ مستعمل ئەفەرمێ بێ خۆڵەکە مستعمل نەبێ اینجا تەیمومی پێ ئەکرێ. دەی بابزانین تەیموم چۆن بکەین ئەفەرمێ فەرزی تەیموم شتێک زۆر گرنگەتیان نەقل التراب وفرضه نقل التراب لو نقل من وجهه لليد أو بالعكس حل أفرمي أبين نقلي قلك بكري نقلي قلك شونا بدس أيبن بدموشاو أيانا بدس ما مشكلة مانية مهم بيوتين نقل للزاوية كو هلا يجري بدموشاو من بو عزانيك وأي كم دزنيج إنجا لو كاتيك أم خلا برز أكموا أبين نيتم هبي قصدي أو هبي أم خلا بو تيمون بكارين ئەگەر مەبەستم نەبێ هەر ئەوە دەست بدەم لە خۆڵێ دوای ئەتوانەوە بکەمە تەیموم یان هەوا بهێنە هەوا جاری وان نییە گەردەلوولیە شێکنیا تۆزی لەگەڵێ ئەبا بسم ناوی ئەوە بکەم بڵێم ئەرەوەڵا بە خۆم نا ئەوە قەستی لەگەڵا نییە ئەبێ قەستی لەگەڵا بێ لە کاتی نەقڵەکە ئەبێ نیەتی لەگەڵا بێ ئەم خۆڵە بۆ تەیموم بەکار بێ ونية استباح فرض أو الصلاة أفرمي أبين نيتت هبه كفرزي لفرزي كان بخوت حلالكي ناتواني بڵێ بێت دەستنوێژی لا ئەبم بێت دەستنوێژی لەسەر تۆ بە تەیموم لا ناچێ یا لەشگرانی لەسەر تۆ لا ناچێ بەڵام تەیموم نوێژە بۆ حەڵاڵەکە فەرزەکەت بۆ حەڵاڵەکە وانمساح الوجه باشە دەست ئەهێنی مەسحی دەموچاوت ئەەکەی لەسەرەوە بۆ خوارەوە لەلمەنبیتی ئەوان نیە بچی بنبنی مووەکان هەر هەمووی ئەوە بکە یا بنبنەکەیان باشە بڵێ وەڵا با جوان خۆڵی بەرکەوێ نە بەس مەسحێک ئەوە واضحە بەس مەسحێک ئەفەرمێ و دەستەکانیش وەلیەدەینی مع مرفەقی
باشە لەگەڵ ئەنیشکەکان تا جوان باشە ئەبەو شێوازە دەست ئەو ئەەکەی وە تەرتیبیشی ئەەکەی وەڕەتیب المەسحین واتە یەکەم جار مەسحی دەموچاوەکەی دومین جار دەستەکان ئیتر قاچوشتی نیە تەواو هەر ئەوەندە دوو جارە جارێ بۆ دەموچاو جارێ بۆ دەستەکان هەم تەرتیبەکە ئەەکەی هەم لە مەسحەکە بە مەرج نەگیراوە تۆ بڵێ وەڵا بە بن ئەم برژانگ و برۆوانە جوان خۆڵی تێبچی ئەوە نییە بەسەر ئاوا مەسحەکەیت تۆ دروست ئیتر مەسحی سەر و قاچۆردن و یا قاج مەسحکردن و ئەمانەی نییە ئەوە ڕوکنەکان کابوو ڕوکنەکان چییە نەقلی توڕابە نیەتە باشە اینجا لە کاتی نەقلەکان نیەت اینجا نیەتێک بۆ چی بۆ تەیمومەکە دەموچاوت مەسحەکەی دەسەکان مەسحەکەیت و تەواو ئەی سونەتەکانی سنەت وهایە ئەم دەسانەکە ئاوا داد بە زەوی ئاوا نەبێ ئاوا بێ باشە جوان خۆڵ ئەچێتە ئەم بەینانە ئەفەرمێ وە سنە تەفریجون ئاوا دەسەکان بەو شێوازە بێ کە ئەیدەی لە دوایی لێرە ئاوا ئەەکەی بەڵام لێرە ئاوێ ئاوا بکەی باشە اینجا وە ئەی بەسمیلا وە سنەتەکە تۆ بیسمیلاکەی کە ئاوات نەکرد بیسمیلا و دەست پێ ئەەکەی وەقەدیمی اليمنى لای ڕاست ئەخێتە پێش لای چەپەوە وخلل ئەم خەلیلە لەگەڵ وەسنە تەفریجون یەکشتە چکە خۆ تۆ ئاوا ناکەی لە دەست هەر ئاوا ئەکەی لە کاتی پێدادانە ئەمە شێوازە بێ دەستەوە تەخلیل کردو باشە ئیتر مەرج نییە بڵێ هەر هەمووی با خۆڵی بەرکەوان تۆ مەسحەکەی شەرع مەجالی داوە والولا ولا ولا بەدوای یەکە باشە سنەت وهایە کە لێرە دەموچاوت مەسح کرد هەر لێرەش قۆڵ بکەی نەبچی لە شوێنە تربیکەی مەسەن لێرە دەموچاو مەسح کردووە بچی لە چوزام لە سیروان مەسی قۆڵە بکەی خۆ هەر دروستە تەیمومەکەت بەڵام سنەت وهایە لەگەڵ یەکا بێ ئەگەر مستیلە لە دەستا بوو وەنەزع خاتم لأولى يضرب ئەگەر مستیلەوشت لە دەستا بوو یان مەسەن سەعاتێ لە دەستا بوو لە یەکەمین مەسحەکە ئاوا ئەەکەی مستیلەکە دەربێنە ئەمە سنەتە لە دووەما واجبە ها تۆ دوو جار دەست ناتێ بە زەویە جاری یەکەم سنەتە مستیلەکە لا بەردەبێ بۆی تەواو خۆڵ هەڵگرێت و تەوزیعکە جاری دووەم ئەبێ خۆی ئێرە خۆڵی بەرکەوێ بۆیە جاری دووەم واجبە لەسەرێ ئەڵێ چی وەنەزع خاتم لأولى يضرب أما للثاني ضربة فيجب لە جاری دووەمە کە دەست ئاوا ئەەکەی واجبە لەسەر ئەو مستیلە و سەعات و مەعات و شتە و لا بەردەبێ اینجا ئادابی تەیەموم و مەکروهاتەکانیمان بۆ باسەکە ئەفەرمێ ئادابه القبلة أن يستقبل طبعا ڕووکردنە قیبلە خۆی ئەجرە پورە جەماعەت ئێوە لە خەیرێکی زۆر گەورە ئینسان لە مزگەوتە زۆر ئەجری دەسەکەوێت ڕوو بە قیبلە دائنیشی خۆی بۆ خۆی ئەجر دەسەکەوێت هەر ڕوو بە قیبلە دانیش حجمەکە بەس ڕوو بکەرە قیبلە جوان دانیش باشە لە مزگەوتە ئەمەیتەوە نێتی ئەعتیکافێنی هەر ئەجرە فەقێ زۆر لە ئەجرێکی گەورەیە لە فەزڵێکی زۆر گەورەیە بۆیە ئەفەرمێن لە کاتی دەستنوێژ و تەیمومە لە مەزەبی خۆمانە ئەگەر ڕوو بکەیتە قیبلە دەستنوێژ بگری باشترە لەوەی ڕوو لە قیبلە نەبێ یا لە تەیمومە ڕوو لە قیبلە بێ و تەیمومەکە بکەی باشتر و ئەولاترە و خەیر و فەزیلەتی گەورەترە بۆیە ئەفەرمێ لە ئادابەکانی بەشێک لە سونەتەکان چیە ئەی یەستەقبیلا باش ئەوەیە کە ڕوو بکەیتە قیبلە کاتێک تەیمومەکە ئەەکەی ئەی مەکروهاتەکانی چین ئەفەرمێ الترب الكثير استعملا بچی گڵی زۆر بەکاربێنی جوان جوان دەسم ئاوالێ ئەەکەم باشە خۆڵی زۆر هەڵەگرم دەرم ئەیکەم بەسەر و چاومە باشە ئەوە کەراهەتی پێویست ناکە حتى پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕوایەتێکا فەرمێ فوی کرد بە دەستی لە ڕوایەتێکا فەرمێ ئاوای کرد ئینجا هێنا بە دەم و چاوی مهمە لە خۆڵەکان نییە مهمە لە عملیەکەیە کە تۆ جێبەجێ ئەەکەی ئەو فەزیلەتە بەوە دەستگیرت ئەبێ بەو شێوازە جێبەجێ ئەەکەیت زۆر باش ئایا هەموو خۆڵێ دروستە من تەیمومی پێ بکەم ئەمە بۆ ئێوە فەقێ زۆر مهمە هەر خۆڵێک وەقفی مزگەوت بێ بەتایبەتی حەرەمی ناو مزگەوت حەرەمەکە نەک خودی حەوشەکە حەرەمی ناو مزگەوت لە مەزەبی خۆمانە گەڵەکەی حەرام بەکاری بێن ئەزانی گەڵەکەی بۆ تەیموم نایە بەکار ئەبێ ئەگەتەن لەوە ئەفەرمێ حەرامه
تراب مسجد وما في الشرع الاستعمال منه حرما. أويك ترابي مزقوت قلي مزقوت حرام بوتيمون بكاري بيني. هاد جاران فقيه وخادم دائما شر يعني لا مزقوته بوشي طبعا فقيه جاران خوك يسنى ودانيش سعيك أهاتو سعيك فرشكني يا رج جي بي فقيه كان درج أزان أو شو أنا توشي بيونا أو أنا فقيه هاتو شو يتر أنا ختي فلان كذا الرجل لو رزا ختي بيونا توشي بيونا إيش أو أنا هاتو شو اسم ببير من مزقوتي أزادي للرانية لحوشكا فقيه كان سعيانا كرت ختيانا وخت يعني أو ختي ملا فلان وأنا من روشت من زكي دو صال دواء أو تشوبه جاهات وجاه لختك جنهات أو أنا فقيه فيها هاتو بنسون دواء دو صال كفقيه فيها شيء نروشت من أو دو صالة هش تجي لنا الروب زين شو كفقيه زور سعيانا كرت كويسنا وفقيه تمالي كانوا وخان مشروع بشتي لا وشو دائما خريجي خاندن دائما خريجي كتابه بويا همیشه كشر يعني أقول لبرشيبو يعني وقفي مزقوت النبي أو بين بسرية برا قصة كان وجاهتي جيبو أو نبو بوجاهت به فقيه كان جيانو نخير جا فقيه أهلي مزقوت يعني فقيه باش أما نش قصة خواني عنهم تكون ما صار كي مدرس فرموبي أو يتيابو كلوبالينا مزقوت بو شيء دروسه اختي خوي لا أو هي لشريعة الإسلام سيري كان أفرمي بو فقيه أو أنا درست مثلا تريش تيلا نامزقوتها بكاري بيانا يعني هشتيكي نامزقوت كبكاريان بويا دائما قرفت بو خلا كان نيان نهج بكاري بيانا فقي كانش بكاري يعني نيان نهج فقي كان بجولن لسفرش كان سعي كان باشا فقي كان جيانو ملشي خومانو سعي لسركين دائما قرفت هذا جاي ساب وزو سابو فقي كان للسربايا نيتو يعني دانش هاتو أتشبوي حشوني بالسعي كيف درسكي لبركة شكو أنا همويا مستقبلي خوان لديار مستقبلي أمتي إسلامي على ديار جيانا كل سرجياني خوان باش حتى اشتي فيربن دوي خدمتي ديني بيبك كلماتي علم فيربن خدمتي ديني بيبك ويا أبي أقام لم خالبه قلي مزقود بو تيمم كردن حرام بكار بيت لمذهبي إمامي شافعية وكو ابن الرسلان أفرمي وما في الشرع الاستعمال منه حرمه هرچی لشرع بكار هناني حرام كرابي لسرت نابي بكاري بيني بوشي بوتيم بونمون كسك زاويتي هي خويتي شخصي توبشي لزاوية شخصي كابرايا دسكي بتيم ممكن نابي بيا برسي بيبكي يعني تأكيد بلا سروي كالرازية على الأقل يا نابي يا قلك الداجير كرد بيه زاويتي خلق الداجير كرد بيه أتواني تيم بيبكي ناتواني تيم بيبكي أول الشرع الذي منع كراوة أي بزين تيمون بشي بطالبته أفرمي مبطله ما أبطل الوضوء مع حتشيشتك دزنيش بطال كاته وتيمون مش بطال كاته باشا أما يك دو مع توهم الماء بلا شيء منع قبل ابتداء الصلاة أفرمي هركاتكيش بيدوابو كأود دسكوي ومانعج نبو نخوش نبو بو أو كبكار بيني لبر فقدي مات وتيمم متأكد بيش أوي نيجا دس بيبكي تيمم كوب طالبته مثلا تيمم كردوا بلان بيدوايا أو جماعة أويان بيوان زيك بنولته نابي نيجا كدا بس يشي أو كان ليه ورجليو نيجا كتك يعني مثلا والله خكد ون بوا بيدوايا لبشتي أو دارانوي أو كشي للسر أبي بشيت أوكا بهنيتو دزنج أما أجر بيش أو بشيت أنا ونيرجك أجر شوي أفرمي فمن عليه واجب يقضيها أبطل باشا أما فيها أما لنا ونيرجك أجر واجب ونيرجك قضاء كيتوا كأود دسكوت لنا ونيرجك بوي نيرجك بطال كرب بقى من نمونك أوابين وكسيك واشتريكي بيه لو صحراء أسبيكي بيه كاكي لو صحراء بوخوي أسبك اللي داتي الرأي كردو آويشي بسرو إيشيبكا كاتي نيرجا مجبورة أوبكا تيمومي كرد حيلي إنكي جويلو أسبكا والله آوي بها كردو أو تا أسبكا هاتو نا تيموكي بطالبو وشي آوكا هنا
ئەگەر لە ناو نوێژی شابوو سیرکن ئەبوایە ئەم شوێنە هەر شوێنە بەعادەتی ئاویتیا دەستکەوێت لەو کاتە ئاویتیا دەست نەکەوێت واجبە لەسەری قەزای کاتەوە لە مەذهەبی ئیمامی شافعی مەسەڵەن ئێستا شارە ئێرەوە نییە ئاوی بەلوعە بڕە ئاو نەبوو هیچ ئاومان دەست نەکەوت تەیمومم کرد بۆی نوێژەکەم نەفەوتێ لە پڕ بەلوعە هاتەوە من دوای ئەم نوێژە هەرە بێ قەزاکەمەوە چکە لەناو شارە بەعادەتی ئاو دەسەکەوێت ئەبێن نوێژەکە لە ناو نوێژەکە شابم بیبڕم باشە نوێژەکە ئەبڕم تەیمومەکەم چکە بەتاڵە ئەی ئەگەر لەوانە نەبوو قەزای کەمەوە بۆ نمونە لەو سەحرا دوورەم و گەڕام کاکە دەستم نەکەوت نوێژم دابەست و اینجا ئەسپە بۆر هاتەوە حیلکانی تازە نوێژم دابەستووە لە سەحرایەکی دووریشم ئاویش بەعادەتی دەست ناکەوێت من ئەم نوێژە قەزا ناکەمەوە واجب نێسم قەزای کەمەوە کابوو نوێژەکە نابڕم تەواوی ئەەکەم بەڵام لە مەشیانە هەروە باشە نوێژەکە بەتاڵکەیتەوە تەیمومەکە واز دەبێ و دەست نوێژ بکەیت لە مەشیانە وا باشە بەڵام ئەشتوانی نوێژەکە تەواوکەی ئەفەرمێ چی ئەما فيها لەناو نوێژەکە فمن عليه واجب يقضيها أبطل ئەو کەسێ واجب بێ لەسەر کە ئەو نوێژە قەزا کاتەوە با بەتاڵی کاتەوە نوێژەکە بچێت دەست نوێژەکە بگرێ وإلا لا ئەگەر وان نەبوو قەی ناکە با بەتاڵی نەکاتەوە ولكن أفضل إبطالها باشە بەڵام بوا باشترە بەتاڵی کاتەوە كي بالوضوء تفعل بۆ ئەوی بە دەست نوێژەوە ئەو نوێژەی جێبەجێ بکە ئێستا تێگەیشتن لەو خاڵە یعنی لە هەموو حاڵەتەکانە ئەکرێتەوە نوێژەکە بەتاڵکەیتەوە لە هەندێکیانە واجبە لە هەندێکیان وا چاکترە بۆیە سەواون لە نوێژا بوو یا لە نوێژە نەبوو یا هەر شێوازێ بوو نوێژەکە بەتاڵکەرەوە چی بکە دەست نوێژەکەت بگرە کاتێککە ئەو دەستکەوت بە شتێکی تریش تەبەنە وتمانە هەر کاتێک ئەوەی کە دەست نوێژ بەتاڵەکاتەوە باشە تەیمومیش بەتاڵەکاتەوە ئەگەر ئاو دەستکەوێ باشە کوتوپڕ ئەوە تەیمومەکەت بەتاڵە بێتەوە ئەبێ دەست نوێژ بگری هەر کەسێکیش هەڵگەڕێتەوە لە دین تەیمومەکەی بەتاڵە هەڵگەڕانەوە لە دین تەیموم بەتاڵەکاتەوە هەرچی ڕوخسەتە بەتاڵیەکاتەوە لەوە چێت دەست نوێژی هەبێت دوای پێویستی بەوە نیە ئەگەر موسڵمان بوویەوە مەسەڵەن کەسێک کوفری کرد خوا پەنامەند تەیمومی هەبوو یەکسەر تەیمومەکەی تەواو بەتاڵە بێت بەڵام ئەگەر تەیموم نەبوو دەست نوێژی هەبوو دەست نوێژەکەی بەتاڵ نابێتەوە چۆن دەست نوێژ تازە جێگەی خۆی گرتووە بۆیە ئەفەرمێ وەڕدة تبطل للتوضي ڕدە تەیموم بەتاڵەکاتەوە باز دەست نوێژ بەتاڵ ناکاتەوە جدد تيمما لكل فرض باشە دەی تەیمومەکانە بۆ هەموو فەرزێک تکرار کرد تەیموم یەک نوێژی پێکرد یەک نوێژی فەرز مەسەڵەن نوێژی نیوەڕۆ پێکرد وەکو دەست نوێژ نییە بڵێ وەڵا هەر دەست نوێژەکەم ماوە دەست نوێژم نەشکاوە تەیموم گەیشتە نوێژی دووەم خۆی نەماوە بە لە نوێژی دووهەمە عینەن تۆ تەیموم کەیت لە سێهەمە تەیمومەکەیت لە چوارەمە تەیمومەکەیت باشە وهكذا بۆیە ئەفەرمێ جدد تيمما لكل فرض بۆ هەموو فەرزێ تەیمومەکان تازە کەرەوە تەجدید کەرەوە با دەست نوێژی نەشکابێ با تەیمومەکە نەشکابێ تۆ هەر تازەی کەرەوە تەیمومتان نوێژێتر بڕەکە زیاتر بڕ ناکرد بس وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه يقول لقناه من الشيوش بولي خواه لمن قبولك يا رب